ئێمە ئیشەکەمانەوەیە کە ساباتەکەمان پەروەردەکردنی هەنگە ئەبێ هەموو بەیانیەک بە پێی زەمەنی کاتەکان بن لە بەهاراندا هەموو بەیانیەک دوو لە ساعات 6 لێرە بین تا 4 ئێوارە. بەڵام ئێستا لەم کاتە هەفتەی 3 جار دێن سەردانی هەنگکارمان دەکەین بۆ سەرپەرشتیکردنیان پێویستیەکانیان چییە بۆیان پڕکەینەوە. شێشەکانی هەنگ ئێستا لە مۆژدا تەنها نەخۆشیەکان ئەگەر هەبێ ئەبێ مەدایمە لەژێر چاوەدێریە بن لەبەر باروە کۆمەڵە نەخۆشییان ئەم ژەنگە سوورە و ئەو حاڵەتە خەتەریانەی کە هەیە. ئێمە دوو جار هەنگە گوازینەوە لێرە، جارێک لە گەرمێنەوە بۆ شوێستان، جارێک لە شوێستانەوە بۆ داوازینەوەی بۆ گەرمێن. ئەمە یەکێکە لەم کۆڵەستانەی کە سەردەمی زوو پەروەردەکردنی هەنگی تیاکراوە لە هەموو لادێنشینەکان. هەر شوێنە بە هەر منتەقەیەک بە پێی پێویستیەکانی خۆی. سا لێرە لەم سنووری ئەمە لەورە سنوورێکی شاخای و دارستانە زیاتر لە کۆڵەسی دار ئیمتیمامیان پێوەرگرتووە. بەڵام لە زۆر شوێنە توانیویانە بە شووری بی و بەو شێوازەی کە هەیە چەندراوە و سواخیان کردووە بە قوڕ و توانیوانە هەنگی تێبکەن. لە زۆر شوێن بە شێوازی گۆزەی دروستکراوە، لە زۆر شوێنی کە بە هەر بڵێن منتەقەی بە شێوەی خۆی چی لە بەردەستا وە توانیوەتی بەم شێوازە هەنگ پەروەردە بکە. ئەم پەروەردەکردنە لەم هەنگە لەم کۆڵەسە ئەمە شانێکی چەسپاوە، خۆی ناتوانانی شانەکانی جوڵە پێ بکەیت لەبەرەوە بۆ ئەم سەردەم و کاتە ئێمە ناتوانین ئیسپادە لەم شێوازە وەربگرین، چونکە هیچ پڕکردنەوەیەکی هەنگەکەمان بۆ ناکرێت، هیچ توانایەکمان نیە بتوانین پێداویستەکانی بۆ چارەسەرکەین. ئەمە لە دواوە خۆی قەباغێکەیە بە تەختە دروست کراوە بە ژواری کۆڵەسەکەوە، قەباغکارکەیتەوە لە دواوە بە دووکەڵ هەنگەکە پاڵ پێوەنێتە پێشەوە و شانەکانی ئەبری دەریەکەیت. بەدەوە بێت لە درەنگا ببڕدرێت بتوانین چی لە مانجی 10 بۆ 11 چونکە ئێستا هەنگویش لە ناتوانین لەمە هەنگ ببڕیت. سنۆخەکان کاکە نوعەتیان زۆرە، بەڵام ئەلموهیم بە تەواوی سنۆخەکان ئەمە شانەیەکی سنووقێکی شانەکانی ئاڵوگۆڕ پێدەکرێت، واتە شانەی چەسپاو نییە وەکو کۆڵە سەدارەکان. ئەم جۆرەمان هەیە، ئەمە ئەتوانین هەڵاڵەی لێوەربگرین. ژێر تۆڕە پێی دەگوترێت ژێرتۆ ژێری بۆشە. ئەمە سکەیەکەیە لێرە، ئەم هەنگەکە ئەچێتە ناوە ئەو هەڵاڵی کە پێویستیمان پێبێت لە کاتی خۆیدا، قابەکەی داخێن هەڵاڵەکە لێوەردەگرنەوە بۆ بەهار بەکاری دێنەوە. ئەم سنۆخە نوعەتەکەی باشترە لەو کۆڵەسانەی کە لە قەدیمە بەکاردەهات، بۆ ئەمانە شانەیەکی گەڕۆکە. ئێمە تەواوی ساڵەکە ڕۆژانە کردین سەردانی هەنگکانمان دەکەن، ئەگەر گومانێک لە هەنگکانمان ناشک بێت شانە بە شانە ئەتوانین دەری بین و فاحسی بکەین و نوقسانەکانی ناو هەنگەکە پڕ بکەینەوە. چ نەخۆشیێکی هەیە گە زەعیفە بمانێت بە قووەتی بکەین، ئەگەر نەخۆشیێکی هەیە چارەسەریکەین. ئەم سنووقانە سیفەتەکانیان لەوەیداین توانای خزمەتکردنێکی باشی هەیە.
لە کۆڵەسەکاندا هیچ توانایەک نییە. ئەمە یەک مەبەستی خامەکە ئەم سنووقەمان ژێری کەپسە واتە ژێری کە کەپسە سەرەوە نابێ نایلۆن بێت ئەبێ سەرەوە خامێک بۆی هەوا گۆڕشەیەک لە بینی خامەکە و سەرتاوەکە کە 10 سانتیم بۆشی هەیە هەوا گۆڕشەیەک کە بێ حەزێکش کە لە بینوانداناوە ئەم سنووقە خۆی دوو بەشە بەشی یەکەم پڕ بووە بەشی دووهەم کە داماناوەتە سەری و حەزێکمان بۆ داناوە بۆی مەلیکە لە خوارەوە نەتوانێت بێتە سەرەوە لەسەرەوە گەرا بڕێژێ و هەنگەکانیش هەڵاڵەمان بۆ بێنە سەرەوە بەشی سەرەوە تەنها هەنجونی خاڵی سەیە بەسی خوارەوەشمان ئەوە مەلیکە لە خوارەوە لێ گەرا دەڕێژێ و هەڵاڵە و گەردە و شتەکە لە بەشەکەی خوارەوەدایە. ئەم سنووقە بچووکە سنووقی پەروەردەکردنی مەلیکەیە. ئەم جۆرە مەلیکەی کە خۆمان ئەمانەیە پەروەردەیەکەین لە هەنجێک پەروەردەیەکەین کە ناوازە بێواتە یەکەم بێت لە تەواوی هەنگەڵانەکە بزانین کام مەلیکەمان کام هەنگەمان دەرەجەیەکە لەو هەنگە جۆرە مەلیکەیەک وەرگین و لەم سنووقە بچووکە پەروەردەیەکەن هەتا ئەو کاتەی کە خۆمان پێویستیمان بە مەلیکەی و بەکاری دێنینەوە. ئەمە سێ زۆر هەنگی تایە مەلیکەیەکە لەگەڵ کۆمەڵێک هەنگی کەڵە هەنگە لەگەڵ وەزبێک پاڵەیە واتە سێ جۆرە بەڵام ئێستا کەڵەهەنگە ئەو بە سەرچۆ کۆتای پێهاتووە ئێستا ماوەتەوە دوو جۆر مەلیکەکەمان هەیە لەگەڵ پاڵەیە. ئەم مەلیکەیە لە دوای هەنگبڕین زۆر جار لە هەنگبڕینا یاخود بەهۆی نەخۆشیە و مەلیکەیەکمان نامێنێت لە ناوهەنگەکەیە ئەو کاتەگەرێمە مەلیکەمان نەبێ خۆمان ئامادەکراومان نەبێ ئەبێ بچین لە بازاڕا بیکڕین یاخود بە واز دە هەنگکە بێنین بیدێنە دەست قەدەر کۆتای پێبێ بەس ئەگەر خۆمان مەلیکەکەمان هەبێ مەلیکەمان دەرەکەین و ئەکەینە ناو سنووقەکەەوە و ئیسانجارش کرد بێتەوە بە هەنگێکی باش و ئەمە لێرەوەی تاجێکی باسی لێ. ئەم منتیقە شوێستانە ژینگەکەی خاوێنە لە هەموو شوێنە لە هەموو دەردوبەڵایەکەوە دوورە دوایەوەش لێرە باخی ترێمان هەیە باخی باداممان هەیە ترشمان هەیە ئەنوا و ئەشکال گوڵی شوێستانیمان هەیە دارەبەنمان هەیە دارمازمان هەیە کاوانە هەموو دەبێتە هۆکاری دروستکردنی هەنجوێن هەموو گوڵشی سروشتی ئەوە نیە بڵێ خۆمان گوڵی بۆ دابینکەین هەمووی سروشتیە لەم سنوورانە لەم شێوانە پێکاتەوە. ئەم پیشەیە بەڕاستی هەر پیشەیەک ئەگەر خۆشەویستیت بۆی نەبێت ڕۆژە لە ڕۆژان فەشەلی پێنی وازی لێنی و نێکی ئەوەی خۆشەویستی نەبێت بۆ هەنگ ناتوانێت پیشەیە بکە بەڵام لە هەمووی خۆشتر ئێمە هەر چێنیان ڕێگەکەمان دوورە هەمووی تاسە و هەوراز و خۆڵ و سەرۆخەر و سەرۆژوورە بەڵام لەبەرەوە تێگەی کە هەنگوینێکی سروشتیمان هەیە هەموو هیلێجەکەمان نەبیرەچێتەوە بەڕاستی ئەم منتیقەیە سروشتی ئێرە جای ئێرە درەختی ئێرە دوورە لە هەموو شتێک دوورە لە ساردی لە شووتی لە خەڵق لە قەڵەباخی ئاوادانی هەنگوینی ئێرە تەواو سروشتیە هەنگوینێکی بڵێن تێکەڵ نییە لەگەڵ هینەکە و کە ئەوەی کە ئەیەم بەو خەڵقە بیخوات هەر هەمان شیژەیەن بە خۆشەویستان و بە ماڵ و مناڵی خۆمان لەبەرەوە سروشتی و شتێکی نایە بە بەڕاستی. هەنگوین باسی شانەکەی بکەین شانەی سپی هەیە ڕەش هەیە تۆزە کاڵترە ئەمانە ئەگەرێتەوە سەر بڵێن پەروەردەکردنی بەچکە لە ناو شانەکانە بڵێن ئەم شانەیە ئەگە بەچکەی یا پەروەردە نەکرابێ شانەیەکی سپیە
وەجبەیە بەچکی تیا گەورە کرا تۆزێ ڕەنگەکەی تێرە بێ کە کۆنتر بوو ساڵ بۆ ساڵ وای لێ ڕەژە بێ ئەمە ڕەشی و زەردی و سپێتی شانەکانە بەڵام جۆری ئەو شیلەی کە تێیەکە ئەو ڕەنگی شیلەی کە تێیەکە بە پێی جێگاکان ئەگۆڕێ هەنگوینی وا هەیە مەیلە و سوورباوە هەنگوینی وا هەیە مەیلە و سەوزێکی کاڵە هەنگوینی وا هەیە زەردە هەنگوین هەیە بەسەر ڕەشە ئەنوێنێ بڵین بە پێی ئەو شیلەی گوڵەیە کە لە شوێنەکان کۆیەکاتەوە بە پێی منتیقەکان باشترین کات بڵین سەرلەبانی بڵین لە سعات 6 بە دواوە ئیترە تا 9 دەی بەیانی ئیتر ئەو کاتە بۆ هەنگبڕین چونکە وەجبەیەک هەنگ لە کاتی ئیشە ئەگەڕێتەوە وهینی خۆیەکە بڵین کە دنیا گەرمی کرد زۆربەی هەنگەکان لە ناو سنووقەکانان بۆ تاڵانی و جاری وایە هێرژەکەنە سەریەک و ئەو شتانە ڕوئەیە تێگەلم بەس بەیانیان کەمتر ئەو حاڵەتە ڕوئەیە لە کاتی هەنگ بڕینە بە شێوەیەکی ورد ئەو شانانە بڵین ئەتەکێنی تو لە هەنگەکەی دەرەکەیت و بەبێ ئەوەی شانە بەدەستەوە بشکێ بەڵام ئەگە حاڵەتی کیوا ڕووبە شانە هەنگوین بشکێ بێتە تاڵانی هجوومەکەنە سەر بڵین ئەو هەنگەی کە تۆ هەنگ بڕینەکەی تیا ئەنجامەی بەڵام باشترینش دەوێت و بە شێوەیەکی تۆزێ گورجگۆڵ و پەلا هەنگەکەی لێ دەربێ شانای هەنگوینەکەی لێ دەربێنیت و سەری هەنگەکە بنیتەوە خۆی وەرزەکان بە پێی کوێستانی و گەرمێنی شوێنەکان فەرقەکە ئێستا لەو شوێنانەی کە گەرمێنە لە مانگی 5 هەنگوینە بڕن کە چویتە کوێستان ئەسە لەم شوێنەی ئێمە لە مانگی حەوت بە دوا وەختی هەنگوین بڕینە یعنی ئەتوانی هەنگوین دەرکەی هەنگوینی سەرمۆری بڵین کاملکراو هەیە کە تۆ دەریکەی لە سنووقەکە تێگەلێم شوێنی کوێستانترمان هەیە کە ئەچێتە مانگی 8 و 9 هەنگوینەکەی ئەبڕن باشە ینی بە پێی جێگاکان فەرقەکە هەر شوێنە و وەرزی هەنگوینەکەی جیایە ئەم هەنجونە هەنجونی سروشتی ئەم کوێستانەیە ئێمە هەموو ساڵێک نمونەیەکمان هێشتۆتەوە بزانین ئەم هەنجونی ئێمە هەتا چەند شێواز و یاخود ڕەنگ و یان گۆڕانکارێک بەسەر هەنجونەکانیدا دێ بەڵام تا ئێستا وەکو خۆتان دەبینە خۆی ماوەتە لە 2016ەوە هەتا 2020 ئەمە هەنجونێکی خالیسەیە هەنجونێکە بە زەمانەتە بە فاحسی مختەبەرانی بە هەر شێوازێک کابرا خۆی بێوێ ئێمە ئامادەین بووین وەکو بەشداریمان کردووە لە دەستخۆن و دەورای بەڵام وەکو پێشانگامان هەنجومان نەخستۆتە ناو بازارەوە بیبێنە پێشانگاکان بیفرۆشین یاخود لە ناو بازار و دوکاندارەکان بیفرۆشین تەنها مشتریەکان خۆیان تەلەفۆنمان بۆ دەکەن و بۆیان دەنێرین